خۆشەویستەکانم پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم أفرمي أعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه. واتا ما في كريكار بدن، يعني طبعا الروايات أعطوا الأجير حقه، ما في كريكار بدن بيش أوي عرقي ناوچوانی وش ببێتەوە، يعني تاخیری مەکەن، دوای مەخەن. کاتێک کەسێک بەکرێ ئەگیرێ نابێم، يعني مافەکەی دوای بخرێ. کاتێ مەوعیدی مەسەلەن بۆ منەت ئەگەر ئیشەکەی ڕۆژانە بێ پارەکە وەربگرێت نابێت دوای بخرێ، ئەگەر هەفتانە بێ نابێت دوای بخرێ، ئەگەر مانگانە بێ نابێت دوای بخرێ، نابێت لە کاتی خۆیان دوای بخرێت، چونکە لەوانەیە ئەو تەنها ئەو يعني ئەو کرێی هەیە، يعني هەموو ژیانی لەسەر ئەوە وەستاوە. تۆ لەوانەیە خۆت هەدبێ زۆر حسابی بۆ نەکەی، لە وەزعی فەقیر و هەژار نەزانی، بەڵام ئەو هەر ئەوەی هەیە. یەکی لەو کێشانەی کە ئەمڕۆ ڕووی کردوتە يعني کۆمەڵگا ئیسلامیەکان و بە تایبەتی لە هەندێک شوێنە وەکو کوردستانی خۆمان، يعني کێشەی دواکەوتنی يعني موچەیە، موچەی فەرمانبەرانی حکومی، ئەوەی کە لە دەستگا حکومیەکانە ئیشەکەن، يعني بەڕاستی ئەمە مەشاکلێکی زۆر کێشەیەکی زۆر دروستەکە لە زۆر بوارە، لە زۆر بوارە. بۆ نمونە تەسیرات و کاریگەری دواکەوتنی موچە لەسەر تاکەکان، يعني لەسەر تاکی خەڵکی کاریگەریکی زۆری هەیە. بۆ نمونە کاریگەری لەسەر حاڵەتی نەفسی و دەرونی و ڕۆحی کەسەکان، قەلق و دڵڕاوکێ دروستەکە بۆ خەڵکی، چونکە دواکەوتنی موچە کە تۆ نەزانی چی کاتێ موچەکەت دێ، بەڕاستی ئیتر بەردەوام ئەو کەسە لە قەلق ئاژێ، ناتوانێ بەرنامەیەک بۆ ژیانی خۆی دابنە، حاڵەتەکانی تێک ئەچێ، عیلاقات و پەیوەندەکانی تەنانەت لەگەڵ خۆی پەروەردگار تێک ئەچێ، تەنانەت حتا يعني لە نوێژە مرتاح نییە، لە عیبادەتەکانیە دائما فکری مەشغوڵە، بیری لای پارێکە، بیری لای موچەیە، بیری لای کێشەکانی ماڵەوەیەتی، کێشەکانی کۆمەلگاکەیە، يعني المهم ئەو کەسە مرتاح نییە بەڕاستی. هەروەها متمانە و ئەمان نامێنێت بەڕاستی، يعني ثقە نامێنێت، ثقە يعني ئەگەر مۆزەف و کرێکار لە کاتی خۆیان ڕاتبەکەی پێ نەدرێ، يعني بەڕاستی سقە و متمانەی بەو يعني بەو نیزامە نامێنێ، بەو سیستەمە نامێنێ، بەو مؤسسە نامێنێ کە ئیشی تیاکە، بەو حکومەتە نامێنێ کە ئەم مۆزەفە تایە، يعني حتى تەنانەت يعني وای پێ دێ هەستی نیشتمان پەروەرێتی کزە بێ و لاوازە بێ، بەڵکو جاری وایە نامێنێ. ئاگوتان لێ نییە جاری وایە کابرا ئەڵێ کاتێ باسی نیشتمان پەروەریەکە ئەڵێ نەفرەت لەو نیشتمانەی کە یان لەو حکومەتەی کە موچەکەم نادا، يعني ئەمە ئەو پەڕی بێمتمانەیە، يعني لە ڕاستیە دروست بووە. لەوانەیە حکومەت بەتایبەتی لەم کوردستانی خۆمانە بەهۆی ئەوەی کە حزبەکان يعني حکومەتە بن بەڕێوە، لەوانەیە ماساوچەکانی دەوری حزب کە حزب لەولا موچە و یانیوە موچیان پێدا یا ڕبع موچیان پێدا، لەوانەیە ماساوکردنی ئەوان کە هەر ئەوان هەن بە دەوریانە وا بکە کە چاویان لەو خەڵکەی تر نەبێ، بەڵام خەڵکێکی زۆر کە سەر بە حزبی ئەوان نییە یان هەر کەسێکی بێلایەنە زۆر بێزارە و هیچ هەستی نەتەوایەتی نەماوە. بەڕاستی کاتێک باسی نەتەوە یان باسی ئاڵا یان باسی ئەو شتانەی لاکەی ئەڵێ هەر هەمووی ئەفرۆشمەوە بە يعني بە موچەی مانگێک، یا يعني باسی کەرامەت، يعني باسی کەرامەت و ئەمانە. ئێستا خەڵک گاڵتەی دێ، کەرامەتی چی؟ کەرامەت تەنانەت کە ئەڵێ سەرۆکی حکومەت دەرەچێ ئەڵێ سوپاس، خەڵک گاڵتەی دێ، ئەڵێ سوپاسم بۆ چییە؟ من پارەم ئەوێ، من موچەم ئەوێ، من ماڵ و مناڵەکەم برسیانە، من ژیانم تێک چووە، من قەرزاری بازاڕم، من حاڵم تێک چووە، من چی لەگەڵ سوپاسی تۆیا بکەم؟ مەمنون، سوپاسەکەت بخە گیرفانی خۆتۆ، بەس موچەکەم بەرێ. يعني وا ئەکات بەڕاستی ئینسان ناتوانێت حتا ئیمانی دا ئەبەزیە، هەتا تەوەکولی بەخوا کەمە بێتەوە، يعني چونکە زەختێکی مالی بە بەردەوامی پستانی يعني لایەنی مادی لەسەری، زەختی مادی لەسەری، وا ئەکات بەڕاستی ئیمانی لاوازە بێ، سقەی کەم ئەبێتەوە، حتا تەنانەت وای پێدێ يعني هەنێک کەسێ والله أعلم يعني لەوانەیە تووشی کفر ببێ، وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر پەناگرێتە خوای تعالی من الفقر والكفر بەیەکەوە، کە هذا الفقر يكون كفرا، يعني بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێت، يعني بەڕاستی ئەمە کاریگەری زۆرە ئەمجا لایەنی تەندروستیەوە وەکو لەسەر تاکەکان بەڕاستی يعني حقیقت بێموچەیی یان دواکەوتنی موچە بەڕاستی وا ئەکات حاڵەتی دەرونی خەڵک کە تێک ئەچێت تەسیر لە حاڵەتی جەستەیی و لە حاڵەتی سەحیانەکات و
سەدەها کێشەی تەندروستی بۆ خەڵک دروستە بێ وەکو بەرزبوونەوەی زەخت وەکو بەرزبوو یعنی تەسیل لە شەکەرەی خەڵکەکە تەسیل لە نەخۆشی دڵ ئەکا یعنی طبعا بەهۆی ئەوە کە موچە دواکەوێت دەیها کێشە لە ماڵە دروستە بێ ئەوەش تەسیرەکە لەسەر کەسەکان هەیە خەڵکی خۆی ئەکوژێ یعنی خەڵک هەیە خۆی ئەکوژێت یعنی کابرا کە خۆکوشتن دەست ئینسان دەستی بچێتە خۆی ئیتر ئەو پەڕی ڕۆخانە بەڕاستی يعني ئەمە هەمووی بەهۆی چیەوە بەهۆی ئەوە کە حاڵەتی نفسی کەسەکە تێکەشێت لە حاڵەتی یعنی تۆ ئێستا کە نەخۆشیەکە هەبێ یاخۆت نەخۆشی ناتوانانی بڕۆی بە دکتۆر یعنی چونکە حتا مستەشفاکانیان قۆرەخ کردووە حتا ئیشێکیان کردووە یعنی لەو خەستەخانانەی کە هی حکوومەتە و با بڵێن تا حدێک چارەسەرتیایە فریە ئەو مستەشفانە تقریبا نەماون إلا بێ بڕۆی بۆ عیادەیە ئەو بێ بڕۆی بۆ مستەشفای تایبەت کە هەمووی سەر بە حزب و سەر بە مەسئولەکانن ئیتر بەخوا هەموو کەسێکیش ناتوانێت بڕا بۆ ئەوێ نەک هەموو کەسێ بەڵکو زۆرینە یعنی ئێستا ملیۆنێک کەس زیاتر لەم کوردستانی خۆمانە موچە خۆرە یعنی معنای وایە ملیۆنێک کەس یعنی ملیۆنێ خانەوادە یعنی بیری لێ بکەرەوە یعنی لە سەتا ئەتوانم بڵێم هەشتای کوردستان احتمادیان لەسەر موچە ئیتر حاڵی چۆنە بێ یعنی تەسیری لەسەر خەو هەیە تەسیری لەسەر خۆراک هەیە يعني براسي خلق خوي تيكشي خلق وراكي تيكشي حالتي يعني من خوم لخوم وسي خوما كم وسي خلقي تري شكم كتشن كاريجري هي لسر خوتنم لسر خواردنم حتى تناند يعني خواردن شي خواردن يا ابو خوي لكاتك كتو موچتنيه لكاتك كتو ناتواني بروي قرض كي ناتواني اصلا بروي قرضش كي ماركت كان يم زمانها همش كان كمبيوتريه اصلا قرض نيه يعني اگر او تك 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 وقال قال تك تك كيبتو بارك دركي يعني اگر نبيت شتك نادا تستوى امجا ئابووری شخصی خەڵکێکی زۆر بەڕاستی قەرزارە و قەرزاری لەسەری کەڵک بووە ناتوانێت لە ماڵ دەرچێ ناتوانێت پێویستی ئەساسەکانی حتا نەک يعني کەمالیات يعني پێویستی ئەساسەکان کە خۆراکە کە جلوبەرگە خەڵک ناتوانێت بیکڕێ ناتوانێت دابینیکە يعني ئەم بەرپرسانە ئاگیان لە ژیانی خەڵک نییە ئەڵێ کاکە ئێمە بەیەکەوە ئاژێن بەیەک و ئەمرین کوڕە واللهی ڕاست ناکەی واللهی تۆ ئاگات لە خەڵک نییە ئاگات لە تۆ ماڵ و مناڵی خۆت لە ئەو پەڕی ڕەفاهیەتە ئەژێ ژیانی خۆت لە ئەو پەڕی ڕەفاهیەتە زۆربەی پەرپرسی حزبەکان ئەسڵەن لەگەڵ ئەندام پەرلەمانەکان و لەگەڵ وەزیرەکانە يعني لە عێراق موچە وەرەگرن يعني زۆریان ئەسڵەن موچەکەیان مفدێتە دەستیان نەک موچەی اعتیادی بەڵکو موچەی خۆی و دەیەها و سەدەها پاسەوانی بندیوار و ئەوانە لەگەڵ يعني موچەیەکە کە خەیاڵیە هەر باس ناکرێت يعني ئەوانە کەی ئاگایان لە ملەتە کەی وەڵخەڵکە ئەژێن کەی خەبەران لە فەقیر و هەژارە کەی يعني ئاگایان لە خواردن و لە پۆشاک و لە حاجەتە ئەساسەکانی خەڵکەیە والله ئاگایان لێ نییە بۆیە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر تاک هەروەها لەسەر خێزان يعني زۆرێک لە خەڵک لە خێزانەکان تێک ئەچن يعني نسبەی تەلاق گەیشتە حدێ من لە ماوە چوومە دادگایەک يعني کابرا ئەیود لە ساڵێکە وەکو نسبە باسێک کرد يعني ئەگەر 2000 ئەگەر 1500 حاڵەتی زەواج هاتبێتە لای ئەو کابرا ئەیود 2000 حاڵەتی تەلاقات و تەلاق حەز ناکەم نسبەکە بالضبط بەخوا تقریبا هەروایی وت يعني 1500 بە 2000 بیری لێ بکەرەوە يعني خەڵک زۆربەی خێزانەکان هەڵەوەشێنەوە زۆربەی خەڵک يعني ناتوانێت يعني کابرا ناتوانێت دابینی پێویستیاتی ژن و مناڵەکانی بکە يعني زۆربەی ئەوانەی کە من برادر من دۆست من هاوڕێ من ئەڵێن خۆزگای ژنمان ناهاوردایە هەر خۆمان بۆیان بەس نوێ بەس خەمی خۆمانمان نەخوارد زۆرێک لە خەڵک پەشیمانە لەوەی کەوا ژنی هێناوە لەوەی کەوا مناڵی بووە طبعا تأثيرێکی زۆری هەیە لە پەروەردەی مناڵ لەناو ماڵە يعني تۆ مناڵەکانت پێویستی هەیە يعني مناڵی تر مناڵ کە مناڵە کەوتت مناڵ حل جلوبەرەکە لەوە پێداویستی قوتابخانە پێداویستی تعلیمی يعني زۆرێک لە بەرپرسەکان و لە مەسئولانەی کە ئەڵێن ئێمە بەیەکەوە ئەژین و بەیەکە ئەمرن زۆربەیان لە مهمترین زانکۆ و لە مهمترین قوتابخانەکان مناڵەکانیان ئەخوێنن بەڵام مناڵی خەڵکی فەقیر و هەژار ئەسڵەن ناتوان لە مەکتەبەکانی شار يعني دابینی پێداویستی مەکتەبی يعني حكوميشيان بو بكري يعني ناتوانن يعني شون بتوانيت يعني امجا براسي تأثيري زور هي لسر كاريگري زوري هي لسر زانست جا مكتب كواما على كردستان جا مكتب كواما ولا كردستان مكتب كواما ولا كردستان براسي اتوانم بلهم حر يعني ما مسايك اگر مشور نقريو يعني حالي طبيعي نبي حالتي آسایی نبي چون اتوانێت دەرس باتەوە چۆن اتوانێت يعني ناتوانێت بەڕاستی ناتوانێت زۆر قورسە بۆیە کاریگەریەکی سەد لە سەتی هەیە لەسەر بواری تعلیمی لەسەر بواری صحی لەسەر کۆمەلگات کاریگەریەکی زۆری هەیە دابەشنەکردنی موشە لەسەر کۆمەلگا لەسەر بواری اقتصادی لە کۆمەلگایە يعني تەنها موچەخۆران نییە کە
وەزعیان تێکچووە بەڵکو بازار هەمووی یعنی وەستاوە بەڵکو ئیشوکاری دوکاندار و ئیشوکاری کۆمپانیا و ئیشوکاری کارگە و هەموو شتەکان پەیوەستە بە موچەی موچە خۆرانەوە کە موچە نەبێ ئەوانیش ئیشیاندا ئەبەزێ و بەڕاستی هەموو ئیشەکان یعنی ئەوەستێ من دوکانێک ئەناسم دوکانێکە تۆزێ گەورەیە کە لەگەڕ یعنی گەورەیە لەگەڕ ڕەکەمان لە ماوەی ئەم 34 ساڵە دەیها گۆڕانکاری تیا بووە یعنی هەر کەسێتی ئەو دوکانە ئەگرێ ئەیکا بەسەر کەسێک دەیکا بە بالای ئەوروپی دوای مانگە دوان وازی لێ دێنێ کەسێکی تر دێنە دێ ئەیکا بە چێشتخانە دوای ماوەیەکی تر وازی لێ دێنێ کەسێکی تر دێ ئەیکا یعنی دەیها کەس بۆ ماوەی 34 مانگ ئەیگرێت و دوای ئەوە ئەبێ دەستی لێ هەڵگرێت چونکە بازار وەستاوە یعنی چونکە ئیشەکان یعنی ئیش نییە کابرا ئیشی نییە و یعنی زەرەرێکی زۆرەکە یعنی هەتا یەکێ لەوانە برادێکم مەطعمێکی دانا لە ماوەی 1 ساڵە ئەو مەطعمە طبعا من زۆر زەختمە کرد کە هەر مێنیاموت ئینشاءالله باشە بێ ئینشاءالله باشە بێ وتی مامۆستا باوەڕ بکە من لە ئەوروپا هاتمە تۆ لێرە بۆ ئەوەی لێرە یعنی ئیشێ بکەم مثلا و خەڵکانێکی دۆست و برادر لە دەوروبەرمشم ئەوش ئەوانش بخەمە ئیشەوە وتی والله نزیکەی 3 دەفتەرم ڕۆیشتووە 3 دەفتەر لە ماوەی ئەم ساڵە 3 دەفتەرم ڕۆیشتووە یعنی کابرا ئیتر ئەویت ئەگەر وا بکەم ئیفلاسەکەم و وەزعم تێکەچێ بۆی وازی لێ هێنا و چی بکات یعنی ئەمجا لە بواری بەتاڵە بەڕاستی بەتاڵەیەکی زۆر یعنی بێکاریەکی زۆر ڕووی کردوتە خەڵکی یعنی خەڵکێکی زۆر بێکارە خەڵکێکی زۆر بێکارە کە بێکاریش ئیتر جناتان نەزانن کە دەست بەتاڵی خۆی بۆ خۆی گەورەترین کێشەیە کێشەی ئەخلاقی کێشەی دزی کێشەی دایان پیسی کێشەی تلیاک کێشەی یعنی هەرچی مەشاکل هەیە هەمووی ئەتوانم بڵێم بۆ دەست بەتاڵی و بۆ بێکاری ئەگەڕێتەوە لە بواری کۆمەڵایەتی ئەوەی تر خۆ باس ئەوە هەر باس مەکەن یعنی کە چەندێک تەسیری کردو لە بواری کۆمەڵایەتی یعنی بواری کۆمەڵایەتی خەڵک کابرا کە ژنێک دێنێ و دوای ئەوە تەلاقێدا طبعا دوو عایلە بینی تێکەچێ کابرا کە ئیشوکاری نییە و ئەڕا بۆ نمونە تووشی دزیەک ئەبێ طبعا ئیتر خۆتان نەزان چەندێک کاریگەری هەیە لەسەر خەڵکە کوژێ یعنی کوشتن زۆر بووە نسبەی کوشتن زۆر زیادی کردووە نسبەی غەش نسبەی بەرتیل خواردن یعنی بەرتیل خواردن یعنی هەر زۆر زیادی کردووە ئیتر طبعا تأثیری لە بواری کۆچی شەیە کە خەڵکێکی زۆر گەنجێکی زۆر لە کوردستانی ئێمە کۆچەکەن بۆ دەرەوە بەهۆی بێئیشیەوە بەهۆی دەست بەتاڵیەوە لەوانەیە خەڵکانێکی شەبێ بۆ خۆشی یعنی وەلا ئەو چێ کەسەی یەکسەر بڵێ مامۆستا هەیە لە خۆشیە ئەڕوا ڕاستە بەڵام ئەوە لە سەتا یەکە لە سەتا 99 بەهۆی بێئیشی و بێکاریەوە ڕۆکاتە دەرەوە بۆ ئەوەی ژیانێک بۆ خۆی دابینکە تأثیری هەیە لەسەر خزمەتگوزاری گشتی یعنی خدماتی عامە بۆ نمونە تأثیرەکە لەسەر ژینگە تأثیرەکە لەسەر بواری پاکی تأثیرەکە لەسەر ئاو تأثیرەکە لەسەر کارەبا تأثیرەکە یعنی ئیسە کارەبا و ئاو لە وڵاتە ئەوە حاڵە خەڵکەیەتی بەدەست کارەبا و ئاوە بەدەست ڕێگاوبانەکانەوە کە ڕێگاوانی وا هەیە یعنی حکوومەتی هەرێم دروست بووە تا ئێستا هەوڵە درێت چاک بکرێت تا ئێستا چاک نەکراوە 30 ساڵە ئەمە حاڵە خەڵکاتیە دەیفەرمو تۆ ڕێگاوبانەکەت ئاوایە ئاوە کارەباکەشت ئاوایە بەردەوامیش زەریبە زیاد دەکات وەکرێک ئاو کارەبا زیاد دەکات ئەوە پرۆژەی ڕووناکیە و ئەوە نازانم پرۆژەی چیە و ئەو چیە و یعنی بەردەوام ڕۆژ بە ڕۆژ باری خەڵک قورسە بێت لەو لایەنیشەوە یعنی بەڕاستی ئەمە هەندێک لەو زیان و زەرەرانەیە کە دواکەوتنی موچە یعنی دروستیەکات لەناو خەڵکە دواکەوتنی موچە دروستیەکات لەناو خەڵکە داوا ئەەکەم لە بەرپرسان داواکەم لەوانەی کە بەرپرسی ئەم وڵاتەن کاروباری ئەم وڵاتە بەدەستیانەوەیە حیزبەکان و تایبەتی حیزبە دەسڵاتدارەکان داوا ئەەکەم یعنی بێنە ناو خەڵک داوا ئەەکەم بیرێک بکەنەوە ینی ئێبرا یەکەم کەسێک کە زەرەرکە ئەوان خۆیان زەرەرەکەن یعنی زەرەر و زیانێکی زۆر یعنی ئەو تۆزە پارەکە دەستیانەکە و ئەیبەنە دەرەوە ناشێ دڵیان بۆ خۆش بێ بڵێن ئاخر ئێمە پارە ئەبەینە دەرەوە يعني ئەو پارە بەکەلێکمان دێ يعني ئەو پارە بەکەلێکتان نایە بەخوا بەکەلێکتان نایە واللهی بەکەلێکتان نایە ئەوە بەکەلکی قەزافی هات بەکەلکی شای ئێران هات بەکەلکی سەدام حوسێن هات بەکەلکی شین العابدین هات بەکەلکی مبارەک هات بەکەلکی بەشار الأسد هات ئێخۆ ئێوە لەوان زیاتر نیتان والله ئێوە بالعکس يعني زۆر لەوان کەمتریشن يعني زۆر لەوان کەمترن و يعني دڵنیابە ئەو پارە نە بەکەلکی خۆتان تێ لە بەکەلکی ماڵ و مناڵتان دێ نە بەکەلکی بنە ماڵەتان دێ واللهی بەکەلەکتان نایە بەڵام ئەگەر ئێوە لە خەمی خەڵک بن واللهی خەڵکەتان پارێزێ واللهی خەڵکەتان خاتە ناو چاوی خۆی بنە ماڵەتان بەردەوام سەربەرزە بێت
و دیاریشە نمونە زۆر زۆرە لە جیهانە داواکارم هەموو لایەک دەرس وەربگرین پند وەربگرین بەڵکو خی پەروەردگار بخاتە ناوە جوانەکانی خۆی وڵاتمان پارێزێ خاک و نیشتمانمان پارێزێ لە بەڵام مصیبەت بە دوورمان بگرێ خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت هیچ زاڵمێک مسەڵەت نەکەی بەسەر ئەم وڵاتی ئێمە یا ڕەبی خوایە لە دەستی زاڵمان لە دەستی داگیرکەرانمان پارێزی آمین آمین سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.